عێراق ڕوبەڕووی تاوانێکی مەترسیدار دەبێتەوە. بازرگانیەکی نەئەخلاقی و تاوانێکی مەترسیدار لە عێراق پەرە دەسێنێت. حکوومەتیش لە ڕوبەڕووبوونەوەی بێدەسەڵات ماوەتەوە. تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن. ئاماری شۆککەر و ترسناکتر بڵاو دەکرێتەوە. عێراق لە 3 ساڵدا 2300 قوربانی تۆمار کردووە. زیاتر لە 1800 تۆڕ و بازرگانی دەستگیر کراون. فازڵ غەراوی سەرۆکی ناوەندی استراتیژی بۆ مافەکانی مرۆڤ لە عێراق دەڵێت دەستگا حکوومیەکان پەیوەندیەکانی نێوان مافیەکانی بازرگانیکردن با مرۆڤ لە عێراق و وڵاتانی دیکەیان پەشڕاست کردوتەوە. ئەگەرچی یاسای ژمارە 11 ساڵی 2016 عێراقی و یاسای ژمارە 28 ساڵی 2012 بازرگانیکردن بە ئەندامەکانی مرۆڤ هەیە، بەڵام ئەم یاسایانە نەیانتوانیوە کۆنتڕۆلی و بازرگانی مەترسیدارە بکەن کە تاوانێکی گەورەیە. بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستان شێوەی جۆرا و جۆری هەیە کە خۆی دەبینێتەوە لە بەکارهێنانی سێکسی و کاری زۆرم لێ تا دەگاتە فرۆشتنی منداڵان و مامەڵەکردن بە ئەندامەکانی جەستەوە. باوردبوونەوە لە کۆمەڵگەی هەرێمی کوردستان کەیس هەیە کە خەڵکێک بەناوی بەخشینەوە مامەڵە بە ئەندامەکانی جەستەوە دەکەن. هەرچەندە بەشێک لە پزیشکەکانیش دەزانن بازرگانیە، بەڵام بەڵگەیەکی یاساییان نییە بۆ سەلماندنی ئەو بازرگانیە. بۆیە وەک بەخشین وێنا دەکرێت. لە جیهاندا ژمارەی قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ لە ساڵی 2024دا 28 ملیۆن کەسی تێپەڕاندووە. ئەمەش بە بەراورد بە ساڵی پێشتر بە ڕێژەی لە 12 زیادی کردووە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهان دەڵێن کاری زۆرم لێ بە ڕێژەی لە 150 و بەکارهێنانی سێکسی لە 138 و هاوسەرگیری بە زۆر و بازرگانیکردن بە ئەندامەکانی جەستە نزیکەی لە 112 حاڵەتە تۆمارکراوەکانی ئەو بازرگانیە نەئەخلاقیە پێک دەهێنن. ژنان و کچان نزیکەی لە 165 و منداڵانیش نزیکەی لە 125 قوربانیەکانن. سەرۆکی ناوەندەکەی مافی مرۆڤ لە عێراق باز لەوە دەکات ژمارەی قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق لە ساڵی 2024 بەراورد بە ساڵی پێشتر لە 100 زیادی کردووە. بە گوێرەی لێکۆڵینەوەی ناوەندەکانی مافی مرۆڤ لە عێراق بازرگانیە نەئەخلاقیەکە کە تاوانێکی گەورەیە جیاوازترە لە وڵاتانی دیکە. کاری زۆرم لێ لە کەرتەکانی کشتوکاڵ و بیناسازی و خزمەتگوزاری و ناوماڵ و سوالکردنی زۆرم لێ و فرۆشتنی ئەندامەکانی مرۆڤ پێشەنگی ئەو تاوانانەیان گرتووە. بازرگانیکردن بە مرۆڤ لە ئاستی جیهان بە شاراوی دەمێننەوە. نەتەوەیە گرتوەکانیش ڕۆژی 30 تەمووزی هەموو ساڵێکی بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە دیاری کردووە.